تا ئێستا کە نرخەکەی دیاری نییە بەڵام بە زۆرێک دەبیتن لەوەی کە حکوومەت بەخۆی بەشێکی دابین دەکاتن و پاڵپشتی کراوە. کاگومێ سەبارەت بە بڵین نزیکەبینەوە لە وەرزی بارانبارین و وەرزی زستان ئێوە وەکو پارێزگای هەولێر چ ئامادەکاریتان کردووە بۆ با بڵین دابینکردنی نەوت بۆ هاوڵاتیان چ ئەوەی ناو سنتەری شار چ دەرەوەی شار؟ بەڵێ بەتاکید وەزارەتی سامانە سروشتیەکان لە سەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی کە لە ساڵانی ڕابردووش بەرنامەکانیان پێشخست بوو و ئێستاش لە ئامادەکارینە بەڵێ هەموو پارێزگاکان داواکاریەکانی خۆمان خستۆتە ڕووکە بە چ جۆرێک بیتن. ئێستا لە سەروبەندی بڕیاری کۆتاییینە و ئامادەکاریەکان تەواو بووە لەوەی کە لە بۆ وەرزی زستان دابشکردنی نەوت بەتاکید ئێمە و کاتی هەولێر و هەمووش پارێزگاکانی دیکەش بە جۆرە دەبێتە چەند زۆنێک لە ناوچە شاخاویەکان دەست پێ دەکات لە بۆ ناوچەکانی ناوەڕاست و پاشان لە بۆ سنتەری شار و دەشتاییەکان کە بە پێی پێویستی هاوڵاتیانە. پێم وایە و ئامادەکاریانەی کە کرایە ئەو ساڵ زووتر لە ساڵانی زووتر ڕابردوو زووتر دەست بە دابشکردنەوە دەکرێتن. کاگومێ سەبارەت بە نرخەکەی لە چه ئاستێکە بێ نرخەکەی بابەتێکی پاڵپشتی کراوە لەلایەن حکوومەتەوە هەموو ساڵی هەروە بووە تا ئێستا کە نرخەکەی دیاری نییە بەڵام بە زۆرێک دەبیتن لەوەی کە حکوومەت بەخۆی بەشێکی دابین دەکاتن و پاڵپشتی کراوە.